سپاس بۆ پشتگیریە کاتانەوە پشتگیری گەنج بکەن بەجددی هاتنی ئێوە بۆ ئێرە ئەوەی بۆ ئێمە و بۆ گەنجانی وەکو ئێمەش سەلماند کە ئەگەر گەنجێک بێوێ دەست بک بەیشی خۆی بەڵێ کەسانێکەیە کە دەستی یەکترەگرن کە بۆ ئەوەی تۆ بڕۆی بەرەو پێشەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بیت ئیشێکی جوان پێشکەشکەی کەسانی باشیش هەیە کە سەپۆرتەکەن کە پشتگیری تەکەن سپاس بۆ هەمووتان سەرەتا بۆ ئۆنلاین ئیشمانە کرد بۆ ماوەی 3 مانگ ئێمە لە ماڵەوە ینی لە ماڵەوە پێجێکی پسکۆلەماندانا لە 0 فۆلۆوەرسەوە دەستمان پێ کرد بۆ ماوەی 3 مانگ ئێمە لە ماڵەوە ئیشمانە کرد بەڵام شتەکانمان خەڵک زۆر بەدڵی بوو ینی چوە ناو خەڵکەوە خەڵک ویستی بەمەش وای لە ئێمە کرد شوێنێکمان هەبێت لەبەرەوەی زۆر داوای ئەومان لێکرا شوێنێکمان هەبێت لەبەر ئەوە ئەو کاتە بیرۆکەی دامەزراندن لقی یەکەم هات بە مێشکمانە و لقی یەکەممان دانا و لە دوای ئەوەش بۆ ماوەی 6 مانگ ئێمە تەنها لە لقی یەکەممان نبووین لە زۆربەی پێشانگاکانە بەشداریمان کردووە زۆربەی کەناڵەکان کە ویستیان سەپۆرتمان بکەن و شتەکان بەلاوە جوان بوو تازە بوو بۆ کوردستان لەبەر ئەوەی پێناسێکی کاکتۆسی بکەم کاکتۆس ئێمە ئەمانەوێت تابلو هەر لەسەر چۆمڵێ هەر لەسەر لەوحەیەک نەمێنێتەوە ببێ بە ئەوەی کە خەڵک بەکاری ببێنێت بچێت بەبەری جانتایەکە مەسەرەن لە هەنێ لە بەرهەمەکانی ترمان لەبەر ئەمەش خەڵک و بەتایبەتی کەسە هونەریەکان زۆر ئیشەکان بەلاوە جوان بوو کاکتۆس ناوی گوڵێکە کە بە عەرەبی ینی سەبار بە کوردیانی گوڵی سوبەر لە بیابانەکانە ئەژی کە ئەم چۆن بڵێ پێناسەی ئەم گوڵە ئەوەیە کە زۆر بەرگی خۆراگری ئەگرێت و لە بیابانەکانە ئەژی ینی ئەو کاتێکە لە سەختترین شوێنی کە بیابانە زۆر بێ ئاوە لەبەری زۆر خۆراگرە ئەوەش نمونەیەکە بۆ ئێمە چۆن بڵێ بۆ ئێمە بۆ ئەوی بەردەوامی پێویستمان بەو ناوبوو لەبەر ئەوەی هەڵبژاردننی ناوی بزنجەکە زۆر پێویستە لەبەر ئەوەی ئێمە ئەمانەوێ بەردەوام بین ئەمانێ بگەین بە دوتکە ئەوەی کە زۆر جیاوازی کردووە لە کاکتۆس کە خەڵک گێت بە بەردەم دوکانەکەمانە تێپەڕێ یەکسەر ئاوات سێرەکات و ئەگەڕێتەوە بۆ لامان ئەوەی ڕەنگاوڕەنگی شتەکانمانن لەبەر ئەوەی ئەوەنە شتی ڕەش و شتی ڕەساسی و شتی نیلی نەبێت ڕەنگاوڕەنگی شتەکانمان وای لێ کردووە کە خەڵک زۆر بەدڵی بێت دایکی من بۆچی حەزی لە ڕەشونیرە لەبەر ئەوەی کاتی خۆشتی وای بەسەر هاتووە کۆمەلگا ئەوەنە گرتوونیەتەوە نابێ ئەمەکەی تو نابێ ئەمەکەی نابێ ڕەنگی سوور لەبەرکە یان نابێ ڕەنگی سوور بەکاربێنی لەبەر کۆمەلگا دیسان بەڵام ئێستا بەرەو کشتونێکی زۆر هەیە بەعام لە تەمەنی 13-14 ساڵیەوە هەتاوەکو 30 ساڵ 35 ساڵیش بەرەوسەرەوە مشتری تایبەتمان ئیشکردن بە تیم گرنگی تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی کاتێ من نەخۆشم ئەگەر من بە تەنیا بمەبێ ئێرە داخەم بەڵام ئەگەر هاوبەشێکم هەبێ ئێرە هەر بەڕێواتێ لە کاتی نەخۆشی و ناخۆشی و نیشە کە سەرەتا دەستم پێکرد پێویستم بەوەیە سەپۆرت بکرێم نەک هەموو ئیشێکی تازە کە یەکێک دەست پێکا بە تایبەتی خێزان و کۆمەلگا ئەڵێن مەکە لەبەرەوەی لە زەرەر ئەترسن یعنی لەوە ئەترسن هەنێکیشی لە حەسادە دووارە حەز ناکە من حەز ناکەم تۆ زۆر گەورە بیت و خەڵک زۆر بوو ناسێت و ئیشێکی باش هەبێت و بڕەدا پارێکی زۆر بێتەوە مانگانە بەڵام کاتێکە من خۆم ئەو هەستەم هەبووە کاتێکە تازە دەستم پێ کردووە کەسانی وەکو تۆ هاتوون سەپۆرتیان کردوم و توانە دەست خۆش بێ ئافرین ئەوە زۆر تام و چێژی زۆر زیاترە لەو دەست خۆشێکی ئێستا لەمەکرێت لەبەر ئێستا من سەرکەوتم ئەمڕۆ بۆکردنەوەی کاکتۆس لقی دوی هاتوون بۆ لای ساراخان و هەمووکو خاوەن ئیشێکی خۆشم هەدیم بۆ ساراخان هێناوە کلوسیت کە خۆم خاوەنی پێیجەکەم لەگەڵ هاوڕێیەکمە هیوادارم هەموو گەنجەکەم و کەسێک بتوانێت خاوەن ئیشی خۆی بۆ لەسەر خۆی بوەستێ هیچ شتێ ئەستەم نییە هەموو شتێ هەوڵیانە ئەو ئامانجەی کە هەتا هەر پێی ئەگەی ئەگەر هەوڵی بۆ بێ قوربانی بۆ بیت بە دڵنیایەوە پاڵپشتیکردن یەکەم لە هاوڕێکان لە خێزانەکە شتێکی زۆر مهمە ئێستا ئەتوانم بڵم تا ڕادێکی باش هەم کەناڵەکان هەم پیجەکان هەم کەسانی نزیک لەوە تێگەشتن پشتگیری زۆر باشی گەنجەکان ئەکەن هەموو کچێک هەموو ئافرەتێک ئەتوانێت و خاوەن کارێکی خۆی ئێستا دەست بە ئیش بکەوت لەسەر پێی خۆی بۆ سێچکە دنیا کە پێشکەوتووە ئێستا کاتی ئەوەنی ئافرەت هەر لە ماڵەوە بێ زۆر باش تەعامل لەگەڵ کڕیارەکانیانە ئەکەن ڕوویەکی خۆشیان هەیە زۆر جوان ئەتوانن قسەیان لەگەڵ بکەن ئەمە ژوا لە کڕیارەکانەکە کە بیانێ بەردەوام لەگەڵ کاکتۆسا بن بیانەوێت شتەکانیان لای کاکتۆس بکڕن من خۆم زۆربەی کات هەنێشتم ئەوێت کە ئەمە تاک بێ ینی لەناو بازاڕە زۆربەی کات شتەکان دووبارن بەڵام کاکتۆس شتێ جیاوازت بۆ دروست ئەکا لەسەر خواستی خۆت یاخود چەند شتێک دروستەکە کە زۆر تاکن کەس ناتوانێت ئەوەی تۆی هەبێ یاخود بۆ هەدیە لەدایک بوون بۆ کەسانی ئازیزت کە شتەکان زۆر دووبارە بوونێتەوە ئێستا ببوونێ ئەوەی هەموو کەس لەدایک بوون ئەکات و ئاهەنگ و شت ڕێک ئەخەن بەڵام کاکتۆس شتی جیاوازت بۆ ئەکات یعنی ئەتوانێت دیارەکەت بۆ بکە کە هاوڕەکانی ترت نەتوانن بیبن بۆ ئەو کەسانی تر بۆ کاکتۆس زۆر جوانە ینی بەڕاستی کاتێک لە ئازادی مۆڵیش کە لقی یەکەمیان لەوێ کردەوە ئەو کاتەش کڕیارێکی زۆر بەدەمیانەوە چون چکە کاکتۆس خۆی پێشانگایەکی جوانە خەڵک خۆشی ئەوێت
و کاک دڵشاد و ساراخانیش و هەروەسە کاک محەممەدیش لەگەڵیانەیە دڵنیام کاری زۆر جوانتر و زۆر سەرکەوتوتر ئەگەن دڵنیام لە شارەکانی تریش ئەتوانن بەردەوام بن کاری گەورەتر بکەن و لەوانەیە لە داهاتووە کە ڕەنگە زۆریش نزیک بێت ببێ بە بڕاندێکی کوردی ڕاستیەکەی سۆشیال میدیا ئێستا بۆتە شتێکی زۆر باو لە ناو هەموو کەسێکە یعنی وەکو شتێکی زۆر ئاسایی لێ هاتۆتەوە بەڵام کەسەکان گرنگ خۆیانن چۆن بەکارێنن هەیە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە نمونەش کاکتۆس توانیوێتی کە کارێکی زۆر باش بۆ خۆی بدۆزێتەوە و هەشە بە ڕێگە خراپەکە بەکاری هێناوە بەڵام گرنگ ئەوە تۆ بتوانانی ئەو موبایلی دەستت بە چ ڕێگەیەک بەکار ئەهێنی چی پێ ئەەکەی چۆن بەهرەکانت پەرە پێ ئەیت.